لە چوارشەمە و پێنجشەمە و جمعەوانەوە ئەم سەیرانگایە جمەیە و بەرناکەوێ داواکارین لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی گەشت و گوزار کە ئاورێکی بەپەلە لەم سەیرانگایە بدەنەوانێ و لە ڕووی خزمەتگوزاریەوە بتوانن چی پێویستە بۆ ئەم سەیرانگایە و سەیرانگاکانی کە بیکەن. سەیرانگای گۆڵەیە سەیرانگایکی خۆشە بەڵام وەکو پێویست خزمەتگوزاریی بۆ نەکراوە جادۆبانەکەی ناڕەحەتە وە کامێرەکەی شایدی حاڵە سەیرانگاکە هیچ شتێکی بۆ نەکراوە شوێنێکی هاوینان خۆش و پێنک و گەشتیارێکی زۆر لە هەموو وڵاتەکانەوە سەردانیەکە تەنانەت ڕۆژهەڵات ڕۆژاوە زۆر شوێنێک لەم شوێنە خەڵقانە سەردانی ئەم سەیرانگاکە بەڵام هیچ خزمەتگوزاریی بۆ نەکراوە دوورە دەسە جادەکەی قیر نییە هیچ شتێکی بۆ نەکراوە. دنیا زۆر گەرمە دێ بۆ مەلەوانگا سوودێکێ بۆ جەومان بۆ تەنزە سلیمان شەوێکی خۆشی هەیە جێگاتر نییە بڕۆی بۆی جێگا پاکە خۆشە سعریشی باشە خەڵکی زۆر لێیە کاتی خۆشە بینە سەر لەگەی بنا مناڵەکان مەلەوان سوودی زۆر باشە بۆ تەندروستی گیان جێگا نییە بڕۆی بۆی جەوەکەی زۆر گەرمە ئێرە باشە. بەڕاستی ڕۆژانە بە هۆرت گەرماوە خەڵکێکی زۆر ڕومانتەیەکە بەهۆی نەبوونی کارەباوە ڕاستی داوا لە حکوومەتەکەی کە باشتر چاکتر یارمەتی خەڵکی کەرکووک بدا و شتی زیاتریان بۆ بکە لە هەموو مەلەوانگەکانی کەرکووکە بەڕاستی سعرێکی زۆر هەرزانماندانەوەش بەهۆی ئەو قەیرانەدارایی کە ڕووی تێمان کردووە بەڕاستی زۆر هاوکاری خەڵکەکەین لە ڕووی برخەوە. ئێستا خولێکی خەیاتی کراتەوە بۆی بژێ ژیانی خۆم دابین کەم بۆ منداڵەکانم کە خولێشکەش خولی هەچ خولێک بێ عەزەکەین بۆ خۆمان فێر بین بۆی معاشمان نییە معاش شەیدمان نییە بەس حەزەکەم بەدەستی خۆم بژێ منداڵەکانی خۆم دابین بکەم. خولێکی دوورمانە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان کراوەتەوە خولێکی بەردەوامە لەو خولەیدا بە شێوەی نەزەری و بە شێوەی عملی ئەمە فێری دوورمانیانەکەین جلی کوردی و هەندێکی مۆدژ ئەتوانن ئەوانەی عەزیان لە خەیاتیە بە خۆیان عەزیان لێبی پەرە بە ئیشەکەیان بدەن و ببنە خەیات.